بناوي خدای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی زۆر دەستخۆشی لە خوشکان و برایانی ژیاری لقی هەولێر دەکەم کە ئەو سیمینارەیان ڕێخست. خوای گەورە جەزای خێریان بداتەوە، خوای گەورە دەست بە تەمەنیانوە بگری، خوای هاوکار و پشتیوانیان بی لە کارەکانیان ئینشاء الله. و ئەمیش خۆشحاڵم کە بە خزمەت ئەو خوشک و برایانە گەیشتم بۆی بتوانین ژیانێکی بە ئارام و بەختەوەر لە بۆ هەمومان ئینشاء الله فراهەم بێنین. ئەو بابەتەی ئەو خوشکە بەڕێزانە مامۆستا ئەختەر خوای جەزای خێری داتەوە کە ئەو سەرپەرشتی ئیشەکەی دەکا، ئەو عنوانی کە لە بۆ منی ناردیە چۆن خێزانەکەم بکەم بەلانەی بەختەوەری. بەڕاستی عنوانێکی زۆر زۆر گەورەیە، یعنی ئەگەر ئەمن بێم بە هەفتەیەکیش لەگەر ئێوەی بەڕێز دابم تەواو نابی، بەڵام ئینشاءالله محاولەم کردیە لە 4 تەوەر و لە 10 خاڵی کۆتایی ئینشاءالله هەموو بابەتەکە عەرزی بەڕێزتان بکەم. یەکەمین شت بێمە سەر تعریفی بەختەوەری. ئایا بەختەوەری چییە؟ سەعادەت چییە؟ بەختەوەری ئەو هەستە ناسکەیە، ئەو لەززەتە ڕوحیەیە، ئەو دڵخۆشیەیە کە ئینسانی تاک هەستی پێدەکا لە کاتی ژیان و گوزارانیدا. ئەم بەختەوەریە حەقیقەتەکەی چییە؟ ئەم بەختەوەریە هەر یەکێک لە مەنزوری خۆیدا یان هەر یەکێک لە ئایدیای خۆیدا بەختەوەری بە نەوعێک لێک دەداتەوە. هەندێک وا ئەزانن بەختەوەری لە ماڵدایە، بەڵام کە ئەگەنە قیمەی دەوڵەمەندی ئەبینن نەخێر. ئەو بەختەوەریەی کە دڵ عاشقیەتی، ئەو بەختەوەریە کە ئینسان لە دوی ئەوداڵیەتی ئەوە نییە. چونکە وەکو گوتمان بەختەوەری حسێکی دەرونیە، ئیحساسێکی ڕوحی و دەرونیە. بۆیە پێشەوامان ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کاتێکە فشاریان بۆ هینابووکەوە ئەدگرن، دەربەدەرت دەکەن، سزنت دەکەن، وا لێ دەکەن، سبحان الله هیچ بشەوەش نەبوو. گوتی ماذا يفعل بي الأعداء؟ سم لێ دەکەن، إن جنتي وبستاني ها هنا. ئەمن بەهەشتی من، بەهاری من، سەعادەت و بەختەوەری من ئەلێرەمە، لە هەر شوێنێک بچم لەگەر خۆمی دەبم. دێکەواتە بەختەوەری لە ماڵ نەبوو. هەندێکی جوا ئەزانن بەختەوەری لە مەنسەبە، ئەگەر پلە و پایەکی دنیایان بەدەستکەوی ئەوە لە قیمەی بەختەوەرین. بەڵام کاتێکە ژیاننامەی ئەو کەسانە دەخینیەوە کە پل و پۆستیان هەیە یان لێیان نێزیک دەبینەوە، دەبین ژیانیان زۆر زۆر سەخت و ناخۆشە. ئەستان کەس تەمەن ناکە بستە جێوان. هەندێک کەس وا ئەزانی بەختەوەری لە خانی گەورە و لە ڤێلا و لە بیستان و لە حەدیقەی گەورەیە، بەڵام دەبینی ئەوەش بەختەوەری حەقیقی نییە. یان کابراوە ئەزانی بەختەوەری لەوەی کە شەهادەی دکتۆرایەکی هەبی، پۆست دکتۆرایەکی هەبی، لەقەبی پرۆفیسۆر بی، وە ئەزانی ئەگەر گەیشتە ئەم شەهادە گەورەیە و عولیایانە بەڕاستی ئەوە بەختەوەری بەدەست دەکەوی. بەڵام لە کاتێکدا هەزاران دکتۆرە لە شەقی و لە زەحمەت و ناخۆشی دەژین، هەزاران ساحێبی شەهادەی گەورە ئەو پەڕی ناخۆشی تیژیانی. دێکەواتە حەقیقەتەن بەختەوەری لەو شوێنانە نەبوون کە خەڵک زەنیان بۆ دەبرد. ئەی بەختەوەری لەکوێیە؟ بەختەوەری لە کنەخۆتە. مەگەڕێ لە هیچ ماڵێک، مەگەڕێ لە هیچ شوێنێک، مەگەڕێ لە هیچ خوش و قوتبنێک، بەڵکو بەختەوەری لە ناو ناخی خۆتە. بەختەوەری لە بینی ئەو ژن و مێردەیە کە دەزانن بە تفاق و بەخۆشی بژین. بەختەوەری لە بینی ئەو ژن و مێردەیە کە دەزانن مامەڵەی دروست لەگە منداڵەکانیان بکەن. بەختەوەری دروست ئەو ژیانەیە کە بەڕاستی باوکێکی سەرکەوتوو لەگە دایکێکی نەجیب ژانێکی ئەو پەڕی مەحەبەت و خۆشکی و عەشق و ئەوینەوە دروست دەکەن بۆ خۆیان و بۆ منداڵ و بۆ دەور و پشتەکانیان. کەواتە ئێمە زۆر زۆر پێویستە بزانین کە بەختەوەری لە دەرێ نییە و لە عاسمانیش ناباری و بە کڕین و
بە فرۆشتنیش نییە بەڵکو بەختەوەری بەخۆت دروستی دەکەی بەخۆت دەبی حەوڵ بدەی ئەو بەختەوەری کە لە دوی حەوداڵی دروستی بکەی و بەدەستی بینی ضرورەتی بەختەوەری لە ژیانی تاک و خێزان و کۆمەلگە زۆر زۆر زەروریە هەر منداڵێک هەر تاکێکی ئەو خێزانە ئەگەر بەختەوەر بوو لە ماڵ بزانە لە دەرێ چەند ڕێک و پێکە چەند ئارامە چەند دەستپاکە چەند بێ کێشەیە چەند بێ مشکلەیە چەند بێ سێر ئێشەیە بەڵکو ئەم تاکە تاکێکی بە مەنفعەتە تاکێکی بە سوود و قازانجە تاکێکە هەموو کەس خۆشی دەوێ تاکێکە وەکو ئەو گڵۆپە شەوقی بۆ هەموو خەڵکە کەواتە ئەگەر تاچێک بەختەوەر بێ لە ناو خێزانێکدا بەڕاستی ئەم تاکە تاکێکی بەهرەمەند دەبێ بۆیە ئەگەر ژیانی شەقیەکان ژیانی مجریمەکان ژیانی خراپکارەکان بخوێنینەوە هەمووی دەزانین ئەوە لە ناو کێشە و ناڕەحەتی خێزان دروست بووە هەمووی فەشەلی خێزانە فەشەلی باوکە فەشەلی دایکە فەشەلی ئەو خوشک و برایانەیە کە ئەو پیاوەیە ئەو ئافرەتێوە لێ کردووە کە لە دەرێ بەختەوەر نەبی و شەقی و سەر بە کێشە و ناڕەحەت بیتن و لە ناو خێزانیشدا ئەگەر خێزانێک بەختەوەر بن خێزانێکی ئارام خێزانێکی خۆشبەخت خێزانێک هەر حەزەکەی خزمایەتیان لەگە بکەیت خێزانێک هەر حەزەکەی هەموو شۆیان بکەیت خێزانێک لەو پەڕی ئەدەب لەو پەڕی ئەخلاق ئەگەر جیرانت بن خێر و بەرەکەتە ئەگەر لە گەڕەکێکێک بن ڕەحمەتە ئەگەر هەر ئەو خێزانە بۆ هەر شوێنێک بچن هەنوور و بەرەکەتە سبحان الله خێزانێکی بە ئارام خێزانێکی دەستپاک خێزانێکی بێکێشە خێزانێک کە بەڕاستی بە معنای خێزانداریە ئەو زارە ئەگەر بینە ناو کۆمەلگا ئەگەر بێت و کۆمەلگا بەختەوەر بێ کۆمەلگایەکی زۆر سەرکەوتوو کۆمەلگایەکی زۆر پێشکەوتوو کۆمەلگایەک کە هەرچی پێشکەوتنە هەرچی ڕێک و پێشە سبحان الله لەناو ئەو کۆمەلگایی ئەیبینی کەواتە ئێمە دەبێت لە دوای ئەو بەختەوەریە بگەڕێن بزانین چۆن دروستی دەکەین لە ژیانی خێزانیماندا تاکو ئەم بەختەوەریە بپەڕێتەوە بۆ تاکی خێزان پاشان بپەڕێتەوە بۆ خێزان پاشان هەموو کۆمەلگا ئەم بەختەوەریەی بەدەست بینن ئێستا با بزانین بینە سەر ئەسلی مەوزوعەکە چۆن بتوانم ماڵەکەم بکەمە شوێنێکی بەختەوەری یا وەکو عینوانەکەی خۆیان چۆن خێزانەکەم بکەم بەلانەی بەختەوەری ئەمەش بەدە خاڵ دروست دەبێ ئازیزانم بەدە خاڵ دروست دەبێ خاڵی یەکەم هەربژاردننی دروست یەکەم بناغی بەختەوەری ئەوەیە کە بزانی ئەتو مێربەچێ دەکەی و بزانی چ کچەکی دەیدی ئەو یەکەم خاڵە ئەگەر ئەو کەرپوسەت بەخواری دانا هەر بەخواری لە دوودێ ئیلا ما ڕەحیمە ڕەبی ئەگەر خوا لوتف لەگەر بکە ئەگەنا یەکەم کەرپوز یەکەم بلۆک یەکەم بناغات و بەخواری دانا بەخوای و بینای ڕاست نابتەوە داریش ئەگە بەخواری گەورە بوو قەدی ئەسوور بوو بە حیاتی ڕاست نابتەوە لێکەواتە ئیختیاری دروست هەربژاردننی تەواو لە یەکەم لەحزەی بەختەوەری تو دەست پێ دەکات ئەگەر عاقڵ بووی ئەگە ژیر بووی ئەگە دانا بووی ئەگە بەجێ محەممەد المستەفات کرد عەلەیهی سەڵات وسەلام بەجێ شەرعی خوات کرد بەجێ عاقڵمەندانت کرد تۆ بەڕاستی ئیختیارێکی دروست هەردەبژێری زا بۆی هەر کچێک ئەوێ مرد بکە دەبی بزانی مێر بەچێ دەکا و هەر کوڕێکیش ئەوێ کە ژنگ بینی بەڕاستی ئەبێ بزانی چێ ئەکاتە داچی منداڵەکانی و پەروەردە ئەو کەسەی کە منداڵەکانی بۆ پەروەردە دەکا ئەو زۆر ئەساسە ئەتوو بەخۆت بەخواری ماڵەکە دروست کردووە تۆ ئافرەتێکی نەزیبی چوو بە کوڕێکی لاسار و ناڕێک قبوڵت کرد قەت چاوەڕوانی لە کابرایەکی ئارەخۆری سەرسەری کابرایەکی قومارچی تریا خۆر چاوەڕوانی بەختەوەری لێمەکە و هەر پیاوێکیش قەت لە ئافرەتێکی لاساری بێسەروبەر چاوەڕوان مەکە کە ماڵەکەت بۆ بەختەوەرکە یان ژیانێکی بەختەوەر بۆ تۆ بۆ منداڵەکانت دروستکە کەواتە زۆر ئەساسە خوشکانی من برایانی عەزیزم یەکەمین هەربژاردەی دروست گرنگە بۆیە لە محازەرەکانی پێشتردا گوتومە هەر کوڕێک ئەستا داخوازی و هەر کچێکیش داخوازی دێ دەبی بە سێ ئەدەوات قسە لەگە یەکتر بکەن عەقڵی چاوی دڵی نەک هەندێک گەنجێ بەس بە چاو دەگەڕێ بەس ئافرەتەکی دیتۆ بە چاو مامۆستا زۆر جوانە وەڵڵی هیچ عەیبی نییە کاکە ڕاستە قەپێکی جوانە ئایا ئەخلاقی جوانە ئایا دەزانی منداڵ پەروەردەکە ئایا دەزانی حقوقی ژن و مێردایەتی چیە ئایا دەزانی ژن مێردکردن مەسئولیەتە بەرپرسیارەتی ئەو مەسئولەی هەردەگری
یان دەبینی کچێک مامۆستا بەخوای معجزبی ئەو کوڕی بوومە کوڕ عینە ممەسیلە نازانم ناوی مەسیلەکانیش نازانم ئالان دیلۆنە نازانم کێیە عینەن بەوی دەچی مامۆستا بابەکەم وەڵڵە شکلی زاهیری هیچ سەعادەت و بەختەوەری ناداتێ تەعاملی ڕۆژانە بەختەوەری و سەعادەت دەداتێ با پیاوەکەم ناشێنم بی بەڵام ئەخلاقی جوان بی بەڵام حرمەتم بگری بەڵام ڕێز و قەدرم بگری باش نەکەم ناشێرم بی بەڵام بزانی دڵی پیاوی ڕای بگری بزانی ژیانت خۆشکە بزانی بەهەشتێکت بۆ دروستکە لە دنیاە با من ژنی من مەلیکە جەمالی هەموو عێراق بی بەڵام ئەگە قوزەڵ قورتم دەرخوار بدا بە من چی هیچ ژیان نەبوو زە بۆی ئەغڵەبی جوانەکانیش ئاخری مەسیلیان تەلاقدانە لۆ تۆ نازانن بەختەوەری دروستکەن لە بۆ مێردەکانیان زۆر گرنگە بەڕاستی اختیاری یەکەم دەبی ئەو کەسێک کە ژندەی نیان مێردەکە بەم سەیە قبول بکە بە چاوی 133 بداتە چاوی 133 بداتە عقلی 133 بداتە دڵی ئەو جا نەتیجەکەی 99% دەردەچیتن کەواتە نەکەن ئێوە جازە ئەوەی کە ئەدی برێ مامۆستا باشە و تازە ئەمن قەومان دیتەوە مێردم کردێ و ئەمە ژنم هینایە هیچ مەیوز مەبە قەت مەیوز مەبە چونکە دڵی بەندەکانی لە بندەستی خوای گەورەیە دڵی بەندەکانی لە بندەستی خوای گەورەیە چەندەها کەس خراپ بۆ خوا هیدایەتیدایە چەندەها ئافرەت لاسار بۆ خوا هیدایەتیدایە کەواتە زۆر دوعا بکە خوای گەورە ئەو کەسێک کە دۆتەتەوێ وەی لێ دەکا چکە ئینەه قادر على كل شيء قادرە خالیدی کوڕی وەلید ئیمامی عومەر ئەو پیاوانە خۆ لە زمانی خۆیدا زۆر مجرم بوون بەڕاستی بەڵام خوای گەورە کە هیدایەتیدان پیاوی چەند گەورەی لێ دەرچوون چەندەها پیاو خراپی تر چەندەها ئافرەتی بێسەر و بەرتر بەڵام کە خوا هیدایەتیدان ئەوانە بەڕاستی بوون بەو کەسانەی کە بەختەوەری دروست بکەن لۆ کەس و کاری خۆیان خاڵی دووەم سوار گوناح هەیە لە هەر ماڵێک هەبێ ئەسڵەن ئەو ماڵە بەختەوەری لێ دروست نابێ چار گوناح هەیە ئەم چوارە بەڕاستی ماڵ کاول دەکا یەکەمین ئارەق دووەم مخدرات سێەم قمار چارەم خیانەت سبحان الله ئەم چارە بوویتە وێرانکەری بەختەوری لە ماڵەکانمان هەر پیاوێک فێرە قمار بێ هەر پیاوێک ئارەق بخوا هەر پیاوێک مخدرات بخوا هەر پیاوێک یان ژنێ خیانەت بکە ئیتر تەواو ئەو ماڵە بەختەوەری تێدا نامین بەڕاستی زاشتێکی وردیشتان پێ بڵێم ئەو بۆ پیاوەکانە ژنەکانیش بە خۆیان باشتر دەزانن دڵی ئافرەتی جێ یەک کەسی تێدا دەبێتەوە دڵی ئافرەتی یەک غورفەیە غورفەچی سێ بە چارە تەواو جێ یەک کەسی تێدا دەبێتەوە خوا نەخواسە ئەو کەسە مێردی بستە دەرێ ئەو ئافرەتە یەکەچکە بینی ئەو ماڵە دەبتە جانەم تەواو هیچ ئەو پیاوەی ناوێت چکە ئافرەت ناتوانی دوو پیاو لە ناو دڵی خۆی دابنێشتی وانە ناتوانیتن مستحیلە زۆر گرینگە بەڕاستی پیاوەکان ئاگایان لە خۆ بێ لە ناو دڵی مێردەکانیان خۆیان دەرنێنن خۆیان لە ناو دڵی مێردەکانیان خۆیان بچەقێنن بۆی خوا نەخواسە بە کارێکی ناڕەوا بە تەسەڕوفێکی ناشکردن ئەو ئافرەتە ئەو پیاوەی لە دڵی خۆی فڕێ نەداتن زاکەواتە ئەم چار گوناحە بەڕاستی ماڵی ئێمەی وێران کردووە دەزانی 15 تەلاقەکانی محکەمەی هەمووی لەسەر مخدراتە ئەدی چەندی لەسەر خیانەتە ئەدی چەندی لەسەر ئارەقە چەندی لەسەر قمارە کە بەڕاستی ئەم چار گوناحە هەر ماڵێک هەی بێ سبحان الله ئەو ماڵە وێران دەبێ و بەختەوەریشی لێ نایەتن خاڵی سێەم کە باسی بکەین زانینی ئەو حەق و مافانەیە کە لە سەریەکە زۆر گرنگە بەڕاستی ژن پیاو ئەو حەق و مافانەی کە لە سەریەکە بابزانن ناکرێ ژن وەبزانی کۆیلەکە هاتیتە ئەو ماڵی و بەس دۆ خزمەتکاری هاتیە و پیاویش دەبی بزانی چ حەقێکی لەسەرە لەو ژنەی وەریگریتن چ مافێکی لەسەرە بیداتە ئەو ژنەی ئازیزانم بەڕاستی لە شەرعی خوادا هەموو شتێک وەکو ئەو ڕۆژە دیارە شەرعی خوا شەرم لە کەس ناکە تاقە دینێک کە لە عالەم وەکو ئەو ڕۆژە دیار بێ شەرعی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هەموو شتێکی تێدایە دژمنانی ئەو دینە بابێت بە کەیف خۆ بخوێنەوە شتێکی بزربوو شتێکی شارەوانمان نییە وەکو دینەکانیت کە وەڵڵا ئەم کتێبە کەس نابێت تەمەشای بکەی لە ئەتباعی دینەکەی خۆی نەبێت ئێمە وان نییە قورئان فەرمودام و لەو گۆڕەیە شریعەتی ئیسلامی هەموو کتێبی چار مەذهەبەکان هەموو عولەما و زانەکان کتێبیان وە لە ئینتەرنێتێ بڕۆ لە خۆت بە کەیف خۆ بخینەوە شاراوەی تێدا نییە ئەی چۆن شاراوەیە لە تو خوشتی گەورم ئەی چۆن شاراوەیە لە تو چۆن شاراوەیە ئەتو ژن مێردی نەزانی پیاو ئەو مافانەی لەسەرتە چین بیدێژ نەکەی ئەی ئەوش نا چ حەقێکی لەسەر هەیە بیدەمێ یان چ مافێکی لەسەرێ بداتە پیاوەکەی
ئەمە زۆر گرنگە بەڕاستی ژنمێت ئەگەر زانیان حەق و مافی یەکتریان چیە لە حەق و مافی یەکتر پێشێل ناکەن کە حەق و مافێلیان پێشێل نەکرد بەخوای بەختەوەردەبن ئۆتۆماتیکیان کەخوای گەورە ئەوەندە شروط و ماف و حقوقی جوان جوانی دانایە هەر ژنمێردێک هەر خێزانێک جێبەجێ بکە والله ئەو خێزانە خۆی لە خۆدا بەختەوەردەبی و ژیانیان خۆش دەبیتن زەبۆیە گرینگە بەڕاستی کە ژنمێرد ئەو حەق و مافانە یەکتر بزانن یەکێک لەو حەقانە مەسەلەن ئەوەیە کە دەبی ئەم ژنە ئیتاعای مێردەکەی خۆی بکە ئەو زۆر گرینگە نەوەک ئەتوو بەجێ ئەفلامە کۆریەکان و تورکەکان بکەی برێ وەڵڵا ئیتاعای مێردی چی ئەمیش وەکوویمە وەک یەکسانم بابە دوو مدیر لە دائیرێک وەڵڵاهی دەبتە هەرە ئەوتە دوو حکومەتە دوو کەرتە حکومەتمانە یەکتری ناگرن بزانە ژیانی خەڵکی وەختە لە برسان بمرێت دێکەواتە دوو سەر لە ناو منزەرێک ناکوڵێ ئەچەند ئێستا منزەری زۆر گەورە شێوازەم چاسەر و پێششی جێ دەبتەوە لێکەواتە بەڕاستی دوو مدیر لە دائیرەیەک نابێت دەبێ ئیلا ئەوانە متتەفق بن کە یەکێکیان مدیرە و یەکێکیشیان ئیشەکان ڕادەپەڕێنی ئەو مؤسسەسەیمە ئەو مؤسسەی ژیارە ئەو لەو خوای بە زیادی کە 24 لقمان هەیە و ئەو هەموو مەداریسەمان هەیە ئێمە یەک سەرۆکمان هەیە ناوی دکتۆر خالیدە تەواو ئەو دکتۆر خالید سەرەکەیتی ئەمن بێ منافەسەی بکەم کاکە ژیان تێک دەستی ئەو من هەولێری جودا دەکەمەوە ئەوش سلێمانی جودا دەکاتەوە کەواتە بۆ شەڕە ژیار و ئیشەکەمان لێ تێکچوو کەواتە ئەوەی بۆ ژیان بە ئاراستەی دروست بڕوە دەبێت یەک کەس گەورە بێ لە ماڵێ ئەوکان کەس جێبەجێ گەوراتی و فەرمانی ئەم گەورە بکەن هەتا ژیانیان خۆش بێ دێکەواتە ماڵیش موسسەسەیە کە دەبێ گەورەیەکی هەبێ نابێش نەکەبرێ وەکو پیاوەکەوام ئەخە مشکیلەی ئەو ڕێکخراوانەی کە ژنان دروست بوونە ماڵی ئێمەیان کاول کردی ئەوەی بەشدان دەرێتی وەکو پیاوەکەی کاکە تۆ و پیاوەکەی وڵی زوڵمی لێ دەکەی بە قورئان ئەخە دەبی وەکو پیاوەکەی بچی کاسبی بکە بچی پارەی پەیداکە بچی هیلاکبی بکەوتە بەندەستی نامەردان کاکە تو زوڵم لەو ئافرەتەی دەکەی لەوە ناکەی ئەو ئافرەتە لە ماڵی مەلیکە بێ مەلیکە بۆ لێ ناگەڕی مەلیکە بێ شتێکی خۆشتان بۆ بجێرمەوە هەندێک برام هەنە جەماعەتی تەبلیغ و داوەنە جا دەگەڕێن لە هەموو دنیای داوە دەکەن یەکێکیان گوتی سواری تایارەی ببووین لە ئەمریکای لە شارێکی ئەمریکای دەچوینە رووسیا دەچوینە ئەوەی مۆسکۆ ئەوەی شاری مۆسکۆ گوتی تامان ئەوکە تایارەکە رووسیا گوتی نەی دەزانی ئافرەتە ئەوانەی کە خزمەتی ئەوەی دەکەن خەڵکی ناو تیار دەکەن ئەغرەبی خۆتان دەزانن ینی زۆر سوفورن مواسەفاتیان هەموو دەبی بەشنی ئەوەندە 180 سانتیمەتر بی و ئەو چاوی ئەوابی هەم بە مواسەفات وەریان دەگرن لۆی جەزبی خەڵکی بکەن گوتی ئافرەتێک چاوی بەمەکە گوتی ئەمە 5-6 نەفەر بووین هەمی ڕوشمان پێوە مندیلمان سپیە جلکمان سپیە ئەویش ئەو ئافرەتە ئەوانەی بە خەڵکی مەریخ زانێ فەقیرەی نەزانێ خەڵکی زەوینە هەر دەهاتوو دەچوو دەگوت تۆ جۆرە خوایە ئەوانە لە چێن دەردەژین کوراوانە دێرە وەحشینە تەمەشاوە چێ و زلکانتیکە ئەو ڕیشە سەیرە یا ڕەبی دەبێ ئەوانە بەشەر بن دەگو هەر دەهاتوو دەچوو نەی دەزانی کاکە ئەم ڕووسی دەزان ئەم لە حاڵی دەبم 6 زمانی دەزانێ ئەو کوڕە 6 زمان یعنی زۆر زیرەکە دکتۆرای هەیە لە فیزیای يعني ونبي كابراجي يرور بيتن خريجي أمريكا يا والآخر قلتي أو زار دهاتو ودقوا يا ربي تبي أوجن لك نوانا كوبي تبي أنا جني ببشر بزانن باشا لو تمشام ناكن تبش أو همو نفر تاري هم تساوي ليم زخ أو لو تمشام ناكن لو فينا خوش وما تمشام ناكن تيس قسمنا كر حتى وسعك آرام بو أو يعني أبيان هنا لازم خواردن يشتي بسيط ددن أو تقولي زرا سكم دي بغار هات قلت قلتم خوشكم يخسر اوي زباني الروسي سلامكم يكروتي تساوي رزق بوا قلتم بيم خوش دوق سلقه بكم مزالي قلت اري والله قلت حات مدرسهم لويندر او فراغه كي او بردق لي دراي اوي قلت لويندر تسمع بخسان كرد قلتم دزاني جملي بو زنابد او قسانت كرد قلت زور يعني هسي بخزالت كن نيزاني ام تيجا يجتمع كخسيان زور بما قلتم جمدي بلام يكبر ساري لي دكم دزاني ملكي بريطانيا جنا قلتم دزاني ملكي بريطانيا دستوريان كوا قلت اي چون قلتم باشا مادام دزاني تنكس حقي هي دزلنا ودستي ملكي بني ودوقي لقبكا قلت بالله 12 كز لبويه فقط لدستوري بريطاني ملكة 12 كز دوقي لقالك كسي كدوقي لقناكا او همو مملكة قورة بريطانيا عظمى كتصل مليون كسن 12 كز بحقي دستوري لبويه لقى ملكي دوقي بكا
لە بەرەوەی مەلیکەیە نابی هەموو کەس دەستی بەدەستی بکەوێ ئەویش مێردیتی کوڕیتی سوفەرایە ڕئیس جمهوریە ڕئیس پەرلەمانە ئەوە ژماردرا لەوێندەر گوتم دەزانی ئەنگۆ لە کنەمە وەکو مەلیکەوان هەموو کەس حەقی بەوەی نییە کە دەستان لە دەستی بدا تامان گوتی و ئافرەتە چاوەکی هینا و ڕەنگەکی برد و ڕەنگەکی هینا بەڕاستی نەیزانی گوتی ئێمە مەلیکەن گوتم بەخوای ئێوە لە شەرعی خوای گەورە مەلیکەن لكن ئێمە مەلیکەن ئێوە ئەوە نییە هەموو کەس تەمەتوعتان پێ بکا و چاوتان پێتێر بکا و خۆشی لە خۆی بەدەستبینی تشتی وها نییە ئێوە محفوظن ئێوە وەکو مەلیکەی بەریتانیا وە زیاتریش لە مەلیکەی بەریتانیا پارێز چاوترن لە کنەمە ئیتر یەک سعات قسەمانکە گوتی لەو ئاسمانەی ئیمانی هینا بە قورئان لەو ئاسمانەی ئیمانی هینا ئێمە دەمانوێت ئافرەتی ئێمە مەلیکە بێ لە ماڵ خۆ نەمان گوتی ئافرەت خزمەتکارن یاخۆ نازانم ئەوەی پیا و سالاری و ئەو بەزم ئەو مستەڵەحانە کە ئێستا پەیدا دەکەن زا بەڕاستی ئەم ڕێکخراوانەی مافی ئافرەتان بەڕاستی ماڵی ئێمەیان وێران کرد بەڵاستی هەندێک قسەیان هاوێشتە ناو دڵ و جێ و ڕۆحی خوشکەکانمان ئەوانیان بە هیلاک بردو و ماڵی وانیشان کاول کرد و بەخۆشیان لێی دەرچوون و پارە و دزی نیشان لێ ئاشکرا بوو زا بەڕاستی ئەمە زۆر گرینگە یعنی حەق و مافەکان دەبی بزاندرێ کاتێک کە حەق و ماف زاندرا لە بەینی ژن و مرد والله ئەو ژن و مێردە لەو پەڕی بەختەوەری و خۆشی دەژین خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی دەبی ئەو ژن و پیاوە احترامی یەکتر بگرن بە معنەی کەلیمە دەزانی لە بەرچی کە منداڵ تەماشای داک و بابی دەکا ئەگەر بابی ئەو ژنەی خۆشویست حورمەتی کرد ڕێزی کرد قدری کرد گەورەی کرد لە پێش منداڵەکان حەدی نەبوو منداڵێک جووم بەداچی بدا یان بێ ئەدەبی بکا بەرامبەرداچی یان منداڵەکان حەدیان نەبوو لە غیابی بابیان قسەی بە بابیان بڵێ داکەکەی تەهدیدی کردوتی چاوتان دەردەینم بێ ئەدەبی بکەن بەرامبەر بابتانەوە بابتانە گەورەی منیشە و گەورەی گۆشە بڕوا بکە ئەو ماڵە زۆر بەختەوەر دەبیتن کە منداڵەکان جورئەت ناکەن ئەدەب ببەزێنن بەرامبەر داک و بابیان ئەمما ئەگەر لە غیابی باب داک 1000 جوونیدا منداڵی دەیکاتە 2000 ئەو یەقینت بی ئەگەر باب لە پێش منداڵ حرمەتی ئافرەتیشکان قەدر و شکۆیشکان منداڵەکانی جورئەت دەکەن کەوا زیاتر ئەزیەتی داچیان بدەن کەواتە احترام زۆر ئەساسی بەختەوەریە هەر ماڵێک احترامی تێدا نما ڕێز و قەدر و شکۆی تێدا شکاندرا بەڕاستی ئەو ماڵە بەختەوەری تێدا نامینێتن خاڵێکی تریش ئەوەیەکەوە بەڕاستی پیاوەکە هاوکاریش نەکەی بێتن یعنی ماڵ قورسە بەڕێوەبردننی مار بەڕاستی قورسە ناکرێ ئەو پیاوە وەکو میوانێک تەسەڕۆ بکە لەو ماڵێک بێتەوە نانی بخۆ بڕواتەوە منانی کاکە خۆ ئوتێلی 5 ئەستێرەمان نییە کاکە ئەتوو دەبی هاوکاری ئەو ماڵ و منداڵی بی هاوکاری خێزانت بی لە معاناتی لە کێشەی ناناڕەحەتەکانی هاوکاری منداڵەکانت بی ئەگەر لە منداڵەکانت بی لەسەر سفرەی دانیشە قسەی خۆشان بۆ بکە بزانە معاناتی ئەو منداڵەت چییە معاناتی ئەو کچەت ئەو کوڕەت چییە معاناتی خێزانت چییە بەڕاستی ئەم یارمەتیدانە زۆر بەختەوەری دروست دەکە و بە تایبەت ئەگەر کاتێک کە نەخۆشکەتن یەکەشیان ئەگەر ئافرەت نەخۆش کرد ئەو پیاوە لاواندیەوە احتیمامی پێدا دکتۆری پێکرد مەسرەفی لێ کرد غەمی لێ خوارد بڕوا بکە ببێ دەرمان چادەبتەوە بەس وەڵڵە ئافرەت ئیهمالیکەی دەردی قوڕستر دەبی گەر ئافرەت نەخۆش کرد پیاوەکە دەیتستا ماشەڵڵا لێبی چایبتە هەستە دەی ئەو معاون تو بێکە بڕۆ لەوێندەر حەبەکت دەداتێ ئەو دەردی قوڕستر دەبی ئەوە نیشانی ئیهمالیە شانەوە پیاوە بەس بە ساخیە منە و ئەو ئافرەتەم دەوێت بەس بە وەچی لە پێوەیە دەمێ بەڵام کەت نامەوێت زانە ئەو ئافرەتە بەڕاستی خۆشەویستی و سۆز و ئەتف و حەنانی لە دڵ نامینێ بەرامبەر پیاوەکەی و پیاویش ئەگەر نەخۆش کرد ئەگەر ئافرەت احتیمامی پێدا ئەگەر غەمی لێ خوارد بەردەوام لە سەسەری بوو بەردەوام خزمەتی دەکرد بەوەڵڵا ئەگەر دەردەکە مانجێک بێ ئەو بە 2 هەفتە قیت دەبتەوە ئۆتۆماتیکیان لەبەرەوەی وزە و خۆشەویستی ئەو ئافرەتەی ڕوحیانەتی ئەو ئافرەتەی خۆشەویستی ئەو ئافرەتەی خۆی لە خۆیدا دەرزی و دەرمانی ئەو پیاوەیە و قیت دەبتەوە لێکەواتە بەڕاستی دەبێت ژون مێرد هاوکاری یەکتر بن غەم لە یەکتر بخۆن سەرشانی یەکتر سوکەن وا بکەن هەماهەنگی بکەن بۆ ئەوەی ژیانێکی بەختەوەر لە بۆ یەکتر دروستکەن خاڵێکی تر کە زۆر گرینگە کە بەختەوەری دروست دەکە ئەوەی کە زوڵم نەکرێت هەم پیاو زوڵم لە ژن و منداڵی نەکە و هەم بەڕاستی ژنی زوڵم لە منداڵ و لە پیاوی خۆی نەکە هەرچەندە زیاتر پیاو زوڵم دەکەن زنی زوڵم دەکە حقیقەتەن بەڵام پیاو زیاتر زوڵم لە ئافرەتان دەکەن خاصەتەن ئەگەر بێت و پیاو ئەگەر ئافرەتەکەیشی غەریب و بەستە زمان بی و زیاتر زوڵمی لێ بکەی بەڕاستی قەت خۆشی و بەختەوەری لەو ماڵە خوا پێیان نابەخشی لە شەمائیلی ڕەسوول باسی ئەو حیوانانە دەکا کەوا بە نوتق هاتینە
هەندێک حیوان قسەیان کردیا دەڵێ زارێکی کابراایەک سواری جێدرێژێک دەبی زۆر بە خراپی لە سەری دەدا هەر قیچەک دەڕوا لە سەری دەدا دەرێن ئەو جێدرێژە ئاوڕێی داوە زانیی بە کابرای گوت پێیگوت ضربەتون بضربە ضربەتون بضربە هەر چەند لێم بدەی ئەو حالێ دەدرێتەوە چەند کوتکەم لە سەری بدەی ئەوەندە کوتکە لە سەری دەدرێتەوە ئەو جە کابرا ینی شۆکا گوتی ئەو جێدرێژە قسەی دەکە یەکێک لەو حیوانانە کە قسەی کردیا دەتخوا حیوانێک بە حیوانی خۆی پێت برێ ئینسان ضربەتون بضربە ئەدی ئەگە لە ئینسانەکەتدا ئەدی ئەگە زوڵم لە ئینسانێک بکەی ئەدی ئەگە غەدر لە ئینسانێکی بکەی بێتە سەڵات بی لە بەندەستی تو دەبی خوای گەورە چ تۆڵە لێ بستینتەوە داوریابن قەت پیاوەکان نەکەن فکر لە زوڵم بکەنەوە بەرامبەر ژنەکانیان وەژنەکانیش قەت فکر لەوەم نەکەنەوە کە زوڵم لە پیاوەکانیان بکەن کە خوای منتەقیم لەیان خۆش نابی تۆڵەیان لێ دەکاتەوە خوا لە حەقی خۆی هەموو خۆش دەبی بەس لە حەقی عەبدی خۆی خۆش نابی لە حەقی عەبدی خۆی خوا لێی خۆش نابی مەگەر عەبدەکە گەردەنی ئازا بکاتن زابڕاستی زوڵم بەختەوەری لا دەبا زوڵم خۆشی دەبا هەندێک زوڵم بەرامبەر منداڵان دەبینی بابێکەیە احتمام بە یەک منداڵی دەدا بە یەک کچیان بە یەک کوڕی ئەوە کان کە ئیهمال دەکە بەڕاستی ئەوە ئەسڵەن ئەتوو مشکیلە و ناڕەحەتی لە بینی منداڵەکانت پەیدا کرد کێشە دروست کرد سەحابەیەکی پێغەمبەری خوای هەیە عەلەیهی سەڵات وەسەلام ناوی نوعمانی کوڕی بەشیرە ئەو سەحابە هاتە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام کوڕێکی لەگەڵ بوو یا رەسوول الله وەڵڵا شتێکم کردووە بەتەنێ دەبێم بدەمە ئەو کوڕەی هاتیمە ئەتوو بکەمە شاهێد فەرمی بۆ هەم منداڵەکانت ئەوەت کردو گوتی ناوەڵە بەزلو ئەوەی گوتی ئەم لەسەر زوڵم مەکە شاهێد اتقوا الله واعدلوا بين أولادكم فەرمی لە خوا بترسێن لە غەزەبی خوا بترسێن و لە بینی منداڵەکانتاندا پەروەر بن پاشان پێگوت ئەتوو حەز دەکەی منداڵەکان هەموو لە بۆ تو چاک بن گوتی ئەرە وەڵڵا تێدەی ئەتوش چاک بە بۆ هەموو منداڵەکان چۆن ئەتوو حەز دەکەی منداڵەکان هەموو باش بن دەبێت توش باش بی لە بۆ هەموو منداڵەکان بەڕاستی ئەمە کێشەیەکە کە بەختەوەری ماڵ دەبە ئەوەی کە هەندێک پیاو سبحان الله احتمام بە یەک منداڵی دەدا یان بە دووی ئەوەکانی کە ئیهمال دەکا ئەو بەڕاستی کێشەیەکی گەورەیە و هەم زوڵمیشە و هەم بەختەوەری ماڵیش بەزارێک وێران دەکاتن خاڵێکی تریش کە باسی بکەین ئەوەیە پەروەردەکردنی منداڵەکانت بە پەروەردەکردنێکی جوان کە بەڕاستی منداڵ وەکو چاندنی دار وایە ئەگە بتەوێ بەرهەمی ئەو دارە بخۆی دەبی بە خزمەتی میواندیبی بەڕاستی بژاری بکەی وەختی خۆی ئاوی بدەیت ئاگەر لێبی نەسووتێ لەبەر ڕۆژ سەرمان نەیبە ئینجا دەتوانی ئەتوو لەبەر ئەو دارەی بخۆی ئەمە بەبێ ئیحتیمامدان بە منداڵت بەبێ پەروەردەکردنیان بەڕاستی ئەتوو بەختەوەری لە منداڵەکان نابینی قەت خۆشیش لە منداڵەکان نابینی مەگەر خوا منداڵەکانی بۆ پەروەردە بکاو هیدایەتیان بدا زابۆی ئەو کەسانی کە بەڕاستی ئیحتیمام بە منداڵیان دەدەن بەرهەمی منداڵەکانیان دەخۆن ئەمما ئەو کەسانی کە ئیحتیمام بە منداڵیان نادەن بەڕاستی کە شەقاوەت و نیگبەتی و ناڕەحەتی دەیانگری لە دەستی منداڵەکانە مامۆستایەکی قسە خۆشەیە ئەوەی ئەو برای لە هەڵەبجەی پێکەوە محازەرەکیشماندا لە مەکتەبەی تەفسیر ناوەکەم نەبیر کردیا مامۆستا عەبدوڕەحمان ڕەحمەتی خوا لێبی مامۆستا عەبدوڕەحمان زۆر قسەیەکی خۆشی جێراوە پێکەوە هەردووکمان وتارێکماندا لە مەکتەبەی تەفسیر شتێکی زۆر سەیری جێراوە گوتی پیاوێکە بوو دێگوتە منداڵەکەی خۆی دەی بەردی ڕاوەشێنە با فێرە سەرشکاندن بی گوتی ئەوەڵ سەرشکاندی سەری بابی بوو ئەوەڵ بەرد کە گرتی لە سەری بابی دەشکاندی ئەتۆ زۆرم پێی سێریانی هەندێک کەس منداڵی پەروەردە دەکە دەی برێ سەگ باب دەی ئاڕە پێ دەکەن لە دیاری کرەوە ئەو کەلیمەی سەگ بابە یە پێکەنینەیە تخواوە پەروەردەی بە برێ سەگ با برێ قاحبە با بجوونی پێ دەدەی ئەوە دڵی پێخۆش برامە منداڵ لە هەمکەوە بە سەقەتی پەروەردە دەکەی لە باتی ناوی خوای ناوی پێغەمبەری لە باتی سوورەتی ئیخلاص ئەتوو سەگ باب و قاحبە بابی فێر دەکەی ئەخەوە چۆن پەروەردەیەکە زەبەڕاستی ئەو کەسەی دەیەوێت لەبەر منداڵەکانی بەختەوەر بێ خۆشی ببینی با ئەگەی لە منداڵەکانی بێ هەموو ئەو زانە گەورانەی کە دروست بوون بەڕاستی بە دەرەجە یەک داچیان دروستی کردووە ئیمامی بوخاری داچی دروستی کردووە ئەین داچی گەورەی کردووە و پێگەاندووە ئیمامی شافعی ئیمامی سوفیانی ثەوری هەموو ئەو ئیمامی مالک ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل هەموو ئەو پیاوە گەورانە داچیان گەورەی کردوون داچیان بەخێوی کردوون داچیان ئیحتیمامی پێداون بۆیە بەرهەمی ئەو گەورانش ئەو هابووە لە بۆ داک و بابیان داچی ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل زستانە ئەو بەغدایە سارد بووە هەر زستایە ئاوی لۆ گەرم کردە بەس ئەوەی
نوێژی بەیانیان بسی نوێژ بە جەماعەت بکە و دەرسەکەی بخینی ئاوی لۆ گەرم کردیا دەست نوێژی پێشوشتە بردیتە مزگەوتێ نوێژی پێکردە لەوێ ڕاوەستایە هەتا دەرسی خوێندی ئەو زەهینایتەوە ماڵێ ئەخە داگ ئەوها مادیبی لۆی ئەحمەدی کوڕی حەمبەلی لێ دەردەچی داگ ئەگەر ماندیبی لۆی سوفیانی ثەوری لێ دەردەچی دەزانی محەممەد فاتح داچی وەی لێ کرد ئەم پیاوە محەممەد فاتحی لە دەربچی منداڵ بووە هەموو ڕۆژێ دەستی گرتێ گوتی کوڕی خۆم ئەو قەلعانە دەبینی قەلعا هەموو قەلعەی گەورە گەورە بۆ ئی بێزەنتینیەکان گوتی ئەو قەلعانە دەبی ئەتوو بیڕوخێنی ئەم قەلعانە مژدەی پێغەمبەرە کە دەبی ئەتوو بیڕوخێنی ئەو قسەی لە ناو هەنا و ڕوحی ئەو منداڵی چاندبوو و فعلا ئەو منداڵک محەممەد فاتح دەرچوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مژدەی پێدا بوو عزیزانم بەڕاستی داک و باگ ئەگە بیانەوێ منداڵ دروستکەن دروستی دەکەن پیاوێک دەڵێ منداڵەکەم یعنی زۆر باشی نەدەخین وتی هەستا ڕۆژێکی قەتعەکەم ئەوەیدا غورفەکەیدا دەرکەی غورفەکەی نووسیم ژووری دکتۆر محەممەدی مەسەلەن گوتی هات چای پێکرد زۆر دڵی خۆش بوو تی بابەوە چیە تی کوڕەمە تو دەبێ دکتۆر بە یەقینەمە تو دەبێت دکتۆر فعلا بۆ دکتۆر لەبەرچی کە زانی کو ئەو منداڵی خۆی تەشجیع دەکا زانی کو ئیحتیمام بەو منداڵی خۆی دەدا ئێمە چی منداڵمان بڕێک دەرەجەی خراپ سەد جوون و فەزاعەت و زلەی لێ دەی کاکە منداڵەوە دروست نابی منداڵ بەو فەزاعەت و جوێنە دروست نابی دەبی بزانی کێشەکانی حەلکەی بزانی لەسەر ناڕەحەتیەکانی زاڵبی ئینجا دەتوانانی منداڵی خۆت بە شێوەیەشی دروست گەورەکە ئەو مەوزوعەکی دوور و درێژە دکتۆر بەختیار خوا جەزای بداتەوە بەڕاستی پیتۆڵ و فسفۆر پرۆفیسۆرە لەو بابەتێکەوە باسی پەروەردەکردنی منداڵ دەکە پێم خۆشە زۆر فائیدەی لێ بکەن کەواتە بەڕاستی پەروەردەکردنی ئیمانی منداڵت پەروەردەکردنی جسمی پەروەردەکردنی فکری پەروەردەکردنی ئەخلاقی ئەمانە چەند زۆرێک پەروەردەن کە دەبی منداڵت بەو شێوە پەروەردە بکەی ئینجا ئەتوو دەتوانی بە منداڵەکانی خۆت بەختەوەربی خاڵێکی تریش کە باسی بکەین ئەوەیە کە بەڕاستی لە ماڵ دەبی لێبوردەبی ماڵ بە عەقد و بغز و ئینتیقام بەڕێوە ناچی ئەو پێت برم ئەمن لە ماڵی غەڵەت دەکەم پیاوم بەڵام غەڵەت دەکەم ژنیش لە ماڵی غەڵەت دەکا خۆمە بە شەرین خۆ مەلائیکەت نین منە قسەکەم لە دەو دەردەسی عەسەبی دەبم قسەیەک دەرێم قسەک بە منداڵەکەی دەرم قسەکەم بە خێزان دەڵم بەڵام ئێمە دەبی لێبوردە بین ماڵ ئەگەر لێبوردەی لێبوو بەڕاستی ئەو ماڵە ئاوەدان و بەختەوەرە بەڵام ئەگەم مارێک دامەزرا لەسەر عەقد و بغز و ئینتیقام بە حیاتیان ئەوانە بەختەوەر نابن چکە لۆ چکۆ قسە هەردەگرنەوە قسە لە ناو دڵی خۆیان دێنەوە کە تەسەڕوفیش دەکەن لە خلالی ئەو عەقد و بغزە تەسەڕوف دەکا پیاوەکە عەقدەکی بەرامبەری لە ژنەکەی شیوی ئەگەر نازام وەکو بە هەشتێکی بینتە پێشی هەر پێی خۆش نیە لۆ تو عەقد و بغزەکە لێ ناگەرە بلێ شتیوە خۆشە ئەگەر نازام هەرچی چاکەی لێ بکە چاکەکەی نابینی لۆ چکە عەقد و بغزەکە لێ ناگەڕێ ژنی شەروایە ئەگەر عەقد و بغزی بەرامبەر پیاوی هەستا ئەویش هەرچەند چاکەی پیاو نابینیتن بەڕاستی هەر ماڵێک لێبوردەی لێ نەبی ئەو ماڵە خۆش نییە دەبێ ئمە لێک ببورین دەبێ یەکتر عەفو بکەین دەبە خاتری خوای گەورە پێ لە هەندێک شتان بۆ بەخشێنین شتێکی پێدێن تەغافل ئەوەیە ئەتوو کەئەنە نەمدیتە کەئەنەما جێم لێ نەبووە ژنە تووڕە بوو لە عەسەبیان قسەی لەدەو هاتە دەرێ وامەکە ئەتوو کەئەنەما ئەو قسەت هەر جێ لێ بووە لۆ ژنەکە کە بزانێت و جێ لێ نەبوو دەر ئەلحەمدولله ئەو غەڵەتەی جێ لێ نەبوو خوایە تۆ بەجارشکە دووبارەی ناکەمەوە ئەو مشکلەکە حەل بوو ئەمە ئاوری لێ بدەوە بری ئەوە سد بۆی هەی ئەرە وەڵڵا دێوە بۆ هەراو بۆ کێشە و ناڕەحەت دروست بوو تەغافل زۆر مهمە پیاوژن هەیان بی ئەوەیە کە جێم لێ نەبووە ئەوەیە کە نەمدیت زۆر شت دەبینی لە ماڵی شتێکی ناگونجاو شتێکەیە ئەستان وامەکە کات ئۆشتە تەردیتبی دەستێکن غەسالەی دەبینی شمەک نەشورایە هێشتە پێی نەکرایە مەشغوڵ بووە بە منداڵی والله ژن بە قورئان با یەکشتی خۆشتان پێ برم طبعا ژن خۆ عەقڵەکی دایتێ شەش ئیشان لە یەک وەختی دەکا گۆشتی لەسەر ئاگریە مزەخەی پێ کردیا غەسالێ پێ کردیا شیری دەداتە منداڵی تەلەفۆنیش دەکاتن بە قورئانی چەند جار خێزانم بەمنی گوتی ئاگا لە شیوی ئاگا لەو گۆشەی بیسوتایە یەک جارم نەدین نەسووتێنم لەبیر دەکەم دانیشتی مەکتابی دەخیم و هیچ ئیشم نییە ڕاست لەبیر دەکەم ئەو لەبیر ناکە توخوا ئەو ژنە کۆنتڕۆڵی عەقلی کۆنتڕۆڵی شتان بکە با لە یەکیان بڕ ئەوە دەربچی تەغافل هەنەم زانیە هەر ئاگاشم هەنەشم دی ئەو غەسالەم هەنەدیتێ کەشمەکی فیسی لەسەرە بەو شێوەی دەبێت و مامەڵەت بکەی ئەگەر بەختەوەری دەوێ لە ناو ماڵ و حاڵی خۆدا خاڵێکی تریش ئەوەیە کە باسی بکەین پەیوەندێکی زۆر پتە و لە بەینی ژن و مێرد
دەزانی ئەو ژن و مێردە ئەگەر تەبا و تفاق بوون چەند ئەو منداڵانە هەست بە ئارامی دەکەن و بالعکسیش تەواوە والعکس صحیح چەند ئەو ژن و مێردە ناتفاق بن منداڵەکانیش نە ئارام دەبن دەزانی ئەگە پیاو دێتەوە باڵێ دەستێکی لە منیژنەکەی دەکا و نیوچوانی ماز دەکا بەس منداڵەکان ببینن زۆر هەست بە بەختەوەری دەکەن منداڵەکان لۆ دەزانن داکو بابیان بەختەوەرە دەزانن داکو بابیان تبا و تفاقن دەزانن داکو بابیان خۆشگوزەرانن دەزانن داکو بابن یەکتریان خۆش دەوێت ئەگەر بێت و ئەو پیاوە محەبەتی داش نەکەی قسەی خۆشی لەگەر کرد احتیمامی پێدا و ئافرەتەکەش بە هەروەها عینەن بەو شێوەیە ئەم پەیوەندیە پتەوە بەڕاستی ئەوە بەختەوەر دروست دەکا لە ماڵ حتا بۆیە برایان خوشکان منداڵەکانتان لە باوشێ بکەن 6 چرکە لەبەرەوە ئەو کاتێک کە ئەتوو منداڵی خۆ لە باوشێ دەکەی 6 چرکە 2 هۆرمۆن لە مێشکت دێتە خوارێ ئەم هۆرمۆنانە علاقەیان بە محەبەت و سەعادەت و بەختەوەریەیە کە پێیان دەڵێن هۆرمۆناتی سەعادەت یعنی 2 هۆرمۆنە ناوەکەشم نووسە بە ئینگلیزیە ناوی ئیستۆکسین و سیرۆتین ئەم زۆر جوان نازان بخینەوە بە ئینگلیزی بەس جەملەوە شکاندن ئەو 2 هۆرمۆنە ئەو هۆرمۆنانن کاتێک کە ئەو ئینسانە هەست بە ئارامی و خۆشەویستیەک دەکە ئەو 2 هۆرمۆنانە دەردەدرێن و ئەو کاتی بەختەوەری دەداتێ هەست بە خۆشی دەکەی هەست بە سەعادەتێکی غەریب دەکەی هەست بە ئیحساسێکی زۆر غەریب دەکەی دێکەواتە زۆر گرینگە هەم ژن و مێرد دەست لە منی یەکتر بکەن و هەم داک و باب دەست لە منی منداڵەکان بکەن تخوا ئەمە چەندمان منداڵەکانمان لە باوشێ دەکەین ئەوە با گەورە باس قەبی سمێری ئەوەندە بی نەڵێ وەڵاوە هەری منداڵیە داکو با منداڵی 7 منداڵیشی هەبی هەر منداڵە دەکەنەوی ئەو پێت برێ ئەوە تە کوڕی بشواربی ئەوەندەیە بەخوای منداڵی هەیە کچم 3 منداڵی بە قورئان لەکتم هەر منداڵەکەی دوونەیە نازانم ئەوە لە باوشەیان کەن ئارامیان پێ بەخشن ئەم لە باوشەی کردن و معانەکە بەڕاستی بەختەوەری لە بۆ ماڵ دروست دەکەوە بە تایبەتی لە بینی ژن و مێرد لە بینی منداڵەکان و لە بینی داک و منداڵ و باب و منداڵەکاندا ئاخر شت کە باسی بکەم و کۆتایی پێبینم خزمەتکردنی داک و باب بەڕاستی بەختەوەری دروست دەکا دەزانی دوعای داک و باب چ کاریگەریەکی عەجائیبی هەیە لە بۆ بەختەوەری ماڵ و منداڵ واللهی هەر منداڵێک دایک و باوکی لێ ڕازی بی دوعای دایک و باوکی واللهی هەر 7 تەبەقەی ئاسمان دەبڕی لەبوو پیاوێک یەک لە والیەکانی شارەکانی موسڵمانان ڕچی لە یەکەکی دەبووە باس بە شورتەی چن هینایان و گرتیان و فڕیاندا ژۆرێ جا وەختی خۆی کە خەڵکیان دەگرت بە ئاسنی دەست و لاقیان دەبەستان بە ئاسنی تۆقی ئاسن هەبوو وەڵە کابرا ئاسنیان لە دەست و لە پێی کرد و فڕیاندا ژۆرێ سەعاتێکی پێش و شورتەکە هاتن دەبین ئاسنەکە پسایە هەندیان لە کابرایدا تیان کورە تو چی تو هیڕەقلی تەڕەزانی ئەتو چی ئەو ئاسنی دەپسێ وەرە کاکە وەڵڵا نەم پساندیا وەڵە چینێکی خۆشیان لێدا و بانجی حەدادەکەیان کردوتە وەرە یەک ئاسین لێدا ئەو جارە وەجگوتی بە بارجینی دەکرێتەوە نەک بەوە وەڵا ئاسینیان لە بۆ لێدا و ڕۆیشتن سەعاتێککە پێش و دەبین ئاسنەکە پسایە دیسان لێیان داوە کوڕکەکە لێم مەدەن بە قورئانم خەتای منێ بەخۆی دەپسێ تیان کوڕە کو دەپسێەوە ئەوە بەمە ناپسێتن کو بە تو دەپسێ بەستایانەوە لە دوو ڕاتەمەشایان کرد بەزی فعلن دیتیان نیە ئەو کوڕە دانیشتێ لە جێی خۆی ئاسنەکان دەپسێ پێیان سەر بوو ئەو کوڕە نە حەرەکەت دەکا نە زەخل لە خۆی دەکەن نە ڕیاضیە نە کەمال ئەجسامە ئەو ئاسنە کو پسە چون بە مدیری شورتیان گوت مدیر شورتی چوو بە والی گوتی والی بە قورئان ئەتوو بەمەد گوتی یەکەچی بگرین بەس وەڵڵە ئاسن دەستی ناگری ئەوە 3 جارەکە 2 ڕۆژە 3 جارە ئاستی لە دەست دەکەین ئاسە هەلا دەبی تی بانجیکەن والیەکە زۆر عاقڵ بوو گوتی کوڕم لەگە چێ دەژی لە ماڵێ تی لەگە داکەم تی تخوا کوی لەگە داکەت گوتی بە قورئان یەک دقەش دڵم نەشکاندیە یەک ڕۆژیش دڵم عاجز نەکردیە تی بە وەڵڵە ئەوە دوعای داکتە ئەم دەرەقەتن نایم بڕۆ لە بەقاتی داکت عەفوم کردی وفعلا کە چوونە کنداچیان دیتی ئەو کوڕی کە لەو لەحەزەی گیرایەت داک هاوار دەکە خوایە هیچ ئاسنێک بەردەستی بەدەستی کوڕەکەم نەکا و بیپسێنی و نەتوانی ئاسن ئەزیەتی کوڕەکانمدا دوعای داک و باب هەر کوڕەیەک دەوێت دەستی لۆ خۆر ببا ببتە زێر با چاکە لەگە داک و بابی بکە بەڕاستی ئەگەر ئێمە باش بووین لەگە داک و بابمان دوعای داک و باب وەدەکە کە ئێمە ژیانی کوڕ و منداڵەکانمان لەو پەڕی بەختەوەری و خۆشیدا بن زاهیوادارم ئینشاڵڵا ئەوە چەند خاڵێکی زۆر کورد بوو بۆ ئەوی بتوانین ماڵەکانمان بکەین بەلانەی بەختەوەری و وەژیانێکی ئارام و خۆش ببینە سەرێ وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته